چی بوو؟ چوومە هەموو خەستەخانەک هەموو بنکەی پۆلیسەکان بابم دیار نییە. باوکە مناڵەون بوو ئەرە چەند جار بە تۆمت بۆ حیای خۆتە بێ یەتەوە یا یەتەوە کچێ بەسە هەیان لەوەی زیاتر تو ڕەممەکە بەخۆ ماندیمە شەکەتم هەموو جەیەک لە دوی گەڕام دیار نییە نا دیار نییە کوردی تێدەگەی هەتا ئێستا تەلەفۆنی نەکرایتەوە تەلەفۆنە چی ناکە ئەمە ناگەدار ناکاتەوە گەشتێک بی جا بۆ بەسەر بناقیڕێنی خۆ من دەرم نەکردووە بەسە هەموو خەتای تو بوو ئەگەر دوو نێشەیە ئەو شەڕەت لەگەر من نەکرد بە هەرەو بوختانە مابوو ئەلۆ ئەلو براجان باشی؟ باش بە قوربان چاوەکەم هاتوو کاک دلێری؟ بەڵێ زۆر باشە ئەوەی ڕاستی بێ هەندێک هەواڵ دەزانم لەسەر باب ئەی بە قوربانت بم بابم لە چەندەرە؟ بابت ئەوەی ڕاستی بێ ئەم من دەزانم لە چێندەرە بەڵام پێویستە بێمە ماڵتان و هەندێک قسەت لەو بکەم و لە بۆ ڕوون بکەمەوە باشە ئێستا لەو کچنەکە لۆ دەنێرم باشە؟ زۆر باش ئێستا قسە لەگەر کچێ هەیان بابم دیتەوە ئەوە تەواوی ئەمە ویسمان لێرە بڕونیان دەری بکەین کچێ بەسە بەخێر هاتی هەیان هەستا دەی چایە قاوە ئاو چلۆ بینە دەی؟ نانا دەست خۆش بە هیچ ناخۆ ئەیدە باشە دە قسەی بەکچ کوورە درم تەقی دە باسی بابم کە لە چێە؟ پێویست ناکە بزانی لە چێە تێگەیشتی؟ بەڵام ئەمن هاتووم ئامانە تێک لەلایەن باوکتەوە کە پێت دەگەێنم باشە؟ چێوە ئامانەتە کوورە بەڕاستی پێمرە بابم لە چێە؟ ئێستا پێت دەڵێمەوە ئامانە لە چێ برام قەشمەریم پێ دەکەی کاکە بابچینەکەم بابم قەشمەریت پێ ناکەم ڕەنگە ئەوە شتێکی زۆر گرنگی تێدا بێت چێناڵی هەواڵێک تێدا تەلەڤیزیۆنەکەت فلاش تێرایش دەکا؟ هیچ دەکە زۆر باش فەرموو مامسا کوڕم دلێر لە کێ دەست پێ بکەم کوڕم نەویست ژیانی ئێوە خێزانەکەت تێک بدەم پێش ئەوەی دەرم بکەن بخۆم ڕۆشتم کوڕە جوانەکەم زۆر پێم سەیرە کوڕم کە باوکێک 30 ساڵ قبوڵی کردی خزمەتی کردی بەڵام تۆ نەتوانی 30 ڕۆژ باوکێکی پیر بەخێو بکەی قبوڵی بکەی ئەوە جێیداغە کوڕم ئەو خەفە دەدەم کوژێ کوڕم ئەو خەفە دەدەم کوژێ کوڕم نازانی ئەم ئەنگۆم کو بەخێو کرد کە دایکتان برد بوومە دایکتان بوومە باوکتان چنە مالۆتان نەکەم ئەم دایکتانم زۆر خۆش دەویست زۆر کەس گوتیان ژن بێنەوە گوتم نەخێر نالم منداڵەکانم لە من دەستی باوەژن بەخێو بکرێن ژیانم لە خۆم حرام کرد لە بەخاتری ئێوە کوڕەکەم بەڵام ئێوە چیتان کرد لۆ من هیچ کوڕم ئێستا لە بیرمە ساڵی نوەتەکان کوردستان ڕوبەڕووی قات و قوڕیەکی زۆر بووە ژیان زۆر قڕز بوو گرانی بوو کەس نەیدەتوانی ژیانی خۆی بەڕێوە بات خەڵک بە دوای دەڕاستەکان گەن و گوڵە گەنمیان دەگرتەوە لە زەرگوفەکەکان دەگەڕا بەڵام ئەو کاتش من چۆکم نەدا کۆڵم نەدا
کرێکاریم لۆ کردن عەمباریم لۆ کردن زادە نما دەستگێڕی شتم دەفرۆش لە سەجادەکان ژیانی گەنجی خۆی محەڕات کرد لە سەحارەبانەکانی شێخەڵا لۆ ئەوەی خزمەتینگۆ بکەم ئەنگۆ بەخێو بکەم تەنازڵم لۆ کەسی ناکەس بەسە دەکرد کە شایەنی ئەوەی نەبووە من سەلامیشی لێ بکەم کە دەهاتمەوە ماڵێ پێدەکەنیم بە درۆ پێدەکەنیم لەبەوەی دڵتان تون نەبی بەڵام لە ناخمدا ئاگر بوو ئاگر لە ژۆرێ تێک شکابم کوڕم ڕۆژێک لێ نەگەڕام ئەنگۆ درتان تونبی قورگم پڕ گریان بوو بەڵام لێ نەدەگەڕام ئەنگۆ هەست پێ بکەن ئەنگۆم بە ناز و نیعمەت گەورە کرد لێر کوڕم چم لۆ نەکردی ژنم لۆی نای ماڵم تەسمیل کردی قەردم لۆدایەوە بەس ئەوەی نازی باوت هەرگیری بە خێویکەی لۆت نەکردم